مسرور بارزانی پێشوازی لە بالیۆزی کوماری چین لە عێراق کرد. ئەمڕۆ ڕێکەوتی 13/2018 بە ڕێز مسرور بارزانی ڕۆژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پێشوازی لە چین نویت چینک بالیۆزی کوماری چین لە بەغدا و شاندیەوەری کرد. لەم دیدارەدا دووەڕەوشی ناوچەکە و پەیوەندیەکانی چین لەگەڵ هەرێمی کوردستان و ڕێکارەکانی پێشخستنی ئەو پەیوەندیانە تاوتێ کران. بالیۆزی چینی ستایشی ڕۆلی هەرێمی کوردستان لە بەرەنگاربوونەوەی تیرۆریزم کرد و وتی هەرێم لە دابینکردنی ئارامی و ئاسایش سەرکەوتو بووە. ئەمەشیان زەمینەیەکی لەبار دروست دەکات بۆ ئەوە هەرێم لە گرد بوارەکانی تر سەر لە نوێ ڕێگەی پێشکەوتنی زیاتر بگرێتە بەر. بالیۆزی چینی ئاماژە بەوەشدا کە وڵاتەکەی خوازیارە لە ڕووی ئابووری و کەلتوریەوە پەیوەندی فراوانتری لەگەڵ هەرێمی کوردستان هەبێت. لە بەرامبەردا مسرور بارزانی خواستی هەرێمی کوردستان بۆ فراوانترکردنی پەیوەندیە هەمەچەشنەکانی هەرێم لەگەڵ چین دەربڕی و ئاماژە بەوەشدا کە کوماری میلی چین لە ئاستی نێودەوڵەتیدا پێگەیەکی بەهێزی هەیە و خوازیارین ئەم پێگە کارایە بوو چارەسەری کێشە چەقبەستووەکان و سەقامگیری زیاتری ناوچەکە بەکاربێنن.